لەژێر دروشمی محەممەد پێشەوەمانە پاڵۆنێتی کراوەی تۆپی سەر مێز بە بەژاری 16 یاریزان بەڕێوەچوو بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم سنتەری بەهێز بۆ چالاکیوەرشیەکان لە ئەمەڵبەندی سێ هەولێری کۆمەڵی ئیسلامی ئەسا بەکردنەوەی پاڵۆنێتێکی تۆپی سەر مێزی کراوە. پاڵۆنێتەکە دوو ڕۆژی خایاند و لە ڕۆژی دووەم یاریەکانی پێش کۆتایی و کۆتایی ئەنجام دران. یاریەکانی پێش کۆتایی دوای ڕکابەرێکی بەهێز لە نێوان یونس ناسح و کارزان ناسح یونس توانی سەرکەوتن تۆمە بکات و گاتیاری کۆتایی و لاری دووەمی پێش کۆتاییشدا محەممەد سادق و عەبدوڵڵا نیاد ڕوبەڕوو یەکتر بوون و دوای یاسێکی بەرز لەلایەن هەردوو یاریزان عەبدوڵڵا نیاد گەیشتە یاری کۆتایی. لە یاری کۆتاییشدا یونس و عەبدوڵڵا بەگەیشتن و دوای ئەوەی هەردوو یاریزان بە گێمێک یەکسان بوون گێمی کۆتایی بووە یەکلایکەرەوە و بە جیازی دوو خاڵ عەبدوڵڵا نیاد بووە پاڵەوان. دوای کۆتایەتنی یاریەکانیش لەلایەن بەرپرسی مەڵبەند وە کارگێڕانەوە خەڵات بەسەر یاریزانەکاندا دابەشکرا. وەکو سەنتەری بێزبۆڵ چالاکی وەرزشەکان سەربەشە ڕاگەاندنی مەڵبەندی سێ هەولێر هەڵسان بەکردنەوەی خولێکی پاڵەوانتی تێنسی کراوە تۆپی سەرمێز کە بۆ 16 یاریزان کرابەوە لە زمنی چاڵەچەکانی هەفتەی پشتیوانی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ماوەی دوو ڕۆژی خایاند. دووەم چاڵاکیە لەو مانگەدا ئەنجامی دەن لە زمنی چاڵەچەکان چاڵاکی تریمان لە بەردەستە ئینشاءالله چاڵاکیی تایبەت بە ماراسۆنە ئەمیش هەر لە زمنی هەفتەی پشتیوانی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامی دەن وەکو بەشی وەرزش. دەستان خۆش زۆر سپاس لەوە ئەو خولێکە کردانەوەش الحەمدە کە توانم پلەکەمیش بەدەست بێنم دەستخۆش لێن گۆش دەکەم الحەمدلله. ڕاستەکەی وەڵای گەمەکە زۆر بێ دەستان خۆش بی دەستی هەموو برادەرانە خۆش کە بەشداریان کردبوو دەستان خۆش بێ لە گەمە یەکەم لەگەڵ گەمە یەکەم هەتا ڕادێک ئاسان بوو لە هەموو قۆناغەکان قۆناغێکم ئاسان بەڵام قۆناغی دووم سێم ئەوە هەندێک گرانتری پێوە دیارم.